هاتو لەگەڵ هاتنی وەرزی زستانە کۆمەڵێک لە پەتا و نەخۆشی هەن کە سەریان هەڵداوە و تووشی زۆرێک لە هاوڵاتیان بوون ناخۆ ئەم پەتایانە نیشانەکانی چۆن جیابکەینەوە لە نەخۆشیەکانی تر و ئێمە چۆن خۆمانی لێ بپارێزین و ئەو خواردن و خواردنەوەی کاتوانین ئێمە سوودی لێ ببینین بۆی کاوە بەرگری جەستەمانی پێ بەهێز بکەین چین و لەگەڵەوە شاو کەسانی کەوا توش بوونە چۆن ئێمە نێڵینکەوە لە ئەوانەوە بگوازرێتەوە بۆ ئێمە کۆمەڵێک بابەتی ترکەوە گفتوگوی لەسەرەکەین و پرسیار ئەەکەین سەبارەتی لا میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر نەبیل کاکەی کا بەڕێزیان پسپۆری تەندروستی گشتین دکتۆر سڵاو لێبێ و ڕۆژ باش سڵاو لێ ڕۆژ باش و سوپاسانەکەم سپاس بۆ تۆ دکتۆر بەشێکی گشتی ئەگەر باسی پەتاوەرزەکانمان بۆ بکەی هەندێک و ئەزان کە ئەم پەتایە تەنها لە ئێستاە هەیە بەڵام ئەخۆ ئەمە توانین بڵین بە درێژەی ساڵەکە هەیە بەڵام لە ئێستا زیاتر سەر هەڵەدا یاخود ئەگەر پێناسێکی بکەی بەشێکی گشتی پەتاوەرزەکان طبعاً هەر بە پێی ناوەکەی وەرزبوونیە و خەڵکی زۆر توش نابێت ترەوەی حسابێکی وای بۆ ناکرێت کە چکە ساباتەکانی کەمە بەڵام لە وەرزی بابڵە پێشستانە لە پاییزە پەیدا بێت تر لە ناو زستانە ئەبێتە لووتکەی با بڵین توشبوونی خەڵکسەکەی تر دیارە بەرچاوە پێێتتر خەڵکە تووشە بێت ئەو ئینفلانزەیە هەر لە دێری زەمانە هەر هەبوو لە هەر شوێنێک شار هەیە ترەوە وەکو سروشتی ئەبینی لە زستانە زۆرە بێت دکتۆر لە نێوان ئەم هەڵچوون و داکشان و ڕاکشانەی کەش و هەوایە ڕێنمایە تەندروستەکان چین بۆ خۆپارێزی لە توشبووەکان خۆپارێزی بۆ هەر نەخۆشیەک بە تایبەتیش ئینفلانزە ئەبێ کەسەکە دایم هەر هەوڵ بدات تەندروستی باش بێت و با بڵێن بەرگری بەهێز بێت ئەویش لە چیوە دێت لەوە دێت کە خواردنی دایمە سروشتی بێت و با بڵێن ئەو خواردنانی بخوا کە دایمە بەهێز بێت بۆ چکات کاتێک تووشە بێت تووشی هەر نەخۆشیە بێت یان پەتاکە ئامادە بێت کە بەرگری بکە زۆر ئێمە ئەو سەقافەتی تەندروستیمان نییە کە ئێمە خۆمان بپارێزین لە هەر نەخۆشیێک ئەگەر پەتا بێت یان هەر نەخۆشیی کێش بێت بۆ ئەم ئینفلانزەیە ئێمە ڕێنمایەکانمان وەکو فەرمانگەی تەندروستی کەرکووک و وەزارەتی تەندروستی عێراق چۆن خۆت ئامادەکەی یەکەمیان ئەوەیە وەکو ڕێنمایەکانی ئەوەی وا بینیمان لە بابەتی کۆرۆنا لە شوێنی قەڵەباڵغ خۆت دوور بگری لە خەڵکە و مەسەرەن ئەدەواتی خەڵ بەکارنێنیت و هەوڵدەی لە کاتی زستانە با بڵێن مۆزۆی ئەوانی لە مەطعەم و لە شوێنی قەڵەباڵغەکانە یەکێ نەخۆش بینیت دوورکەویتەوە و ئەدەواتی ماڵ پاک بێت و یەک بینی کەس مەسەرەن توش بووە بێت دووری ڕێنمایەکانی هینە کۆرۆنیە زۆرمان ئاشنا بووین لەوەیە زۆر جاران باسی فلاوەزە بکرای خەڵک نەیزانای چی بکات بەس ئێستا هەر ڕێنمایەکانی کۆرۆنا بەسە بۆی مەسەرەن بتوانی خۆت پارێزی لەم پەتایە و شتی کەیشەیە کە وەکو با بڵێن ڤاکسین وەرگرتنەوەوانە دکتۆر بۆ بەهێزکردنی بەرگری لەشمان ئەو خواردن و خواردنەوەانە چین کاتوانین پشتی پێبەستین لە ماوەکانی ڕابردویان وتکەوە ئاوی پرتەقاڵ زۆر زۆر سوودی هەیە کۆمەڵێک ڤیتامیناتی تایە کە هاوڵاتیان باسییان نەکرایان وت بیخۆیتەوە باشترێکە و هەندێکیش ڕەنگە پشت بەسن بە سەپلمنتەکان پشت بەسن بە کاتەوەکو هەبوو و بابەتانە وایە ڤیتامینەکان و کۆمەڵێک بابەتی ترکەوەی ماتوانین سوودی لێ وەربگرین کانزاکان ئەتوانین بڵێن کامیان زیاتر باشەکەەوە پشتی پێبەستین بۆیکەوە بەرگری لەشمان بەهێز بێت بۆ بابەتی ئەنفلانزا ئەم ئەنفلانزای وەرزیە ئەوانی وا بڵین وەکو خۆتنی پرتەقاڵ و لیمۆوانە ڤیتامین سی تێدایە تاکو بیبەری شیرینەکەیشوان ڤیتامین سی تێدایە ئەو بەرگری کەسەکان بەهێزەکە تا ڕادەیەک کە توش بێت توشبوونەکەی وەکو کەسێکیکە نایەت کە چکەمەمە چی کە دوای ئینفلانزە کە تووشە بێت ئاوی لوتی دێتە خوارەوە و فرازەتوانە هەندێک کانزا و ڤیتامین لە دەسەدا فەتوو پێشەکی پێش ئەو ئەگەر کانزا و ڤیتامین و بەرگریت بەهێز بێت کار لێ ناکە بەسێکی کارکردنەکەی لەو کەسانەیە کەوا خۆی ئامادە نەکرد و ئامادەکردنەکە وەکو چی وتمان ڤاکسین لێ نەدا بوو کەسای ئێمە ڤاکسینمان هەیە لە کەرکووکە لە عێراق هەمووی هەیە خواردنی ئەو خواردنە تەندروستیە نییە سەپلمنتی وەرنەگرت و خەڵکیەکەی وەکو خودتنی حەبوانە وەرەگرێت هەیە لە سەیدەلی و لە بازاڕە هەیە مەڵتی ڤیتامینە ئەمەسەر ئەو کە پرتەقاڵ ناخوا مێوە ناخوات ئەوانە هەیە کۆکراونەتەوە ناو حەبێکەیە ناو دەرمانێکەیە توانی بیخوا ئێمە ئەبێ ئەو سقافەتمان هەبێت کە وەرزی زستان دێت لە وڵاتێکی وەک
ئێمە پێڵەن دووەل نامێوانەوە پێگەن کێشەی تەندروستیان هەیە تازە چکەی وردە مەسەن دروستە بن دەوڵەتە بەعاری پێڵەن دووەل نامێوە تازە دروستە بن ئەمە دامیم کێشیانە هەیە فەبێت و کەسەکان بزانن کە ئەم نەخۆشیانە کۆنتترۆل ناکرێ بە ئاسانی لە وڵاتانە خۆی ئامادەکە بۆ ئەوەی کە تووشە بێت وەک خۆتەنیت ئەبێت ئەو سەپلمنت و بێ خواردنانە بخوات و ڤاکسینەکە وەرگێت و ئەگەر ئەوانیشە نەبێت خۆی بپارێز لەو کەسانی کەوا توش بوونە ترە بەو ڕێنمانێکەوە باسمان کرد باسیشێکی دکتۆر بە تایبەتی لە وەرزی زستانە سەیدەڵەکان جمەی دێت کۆمەڵە سەیدەڵیمان هەیە بەبێ هەبوونی پسپۆڕی تایبەتی یاخود شارەزایەکی باش هەر نەخۆشێک هەست بەسەر ئێشەیەکە یاخود تۆزێک کۆکە و هەڵامەت خێرا دەرزێکی تێکەڵی بۆ لایەن خود کۆمەڵە حەپێکیا تێ مغەزێکی خێرا بۆ هەڵەواسێ تا چۆن گرنگە کاتێک کە تووشی پەتایەکە بینەگەر پەتاکەش ئاسان بێ بچینە لای پسپۆڕ و شارەزای تایبەت بەو پەتایە بۆ وەرگرتنی چارەسەری پێویست. وەڵای حەزەکەم پێشەوەی بڕۆین ناو بابەتەوە ئێمە ئەمپلانزەی وەرزی پێناسەیەکین چییە و چییە ئەو ڤایرۆسەکەوا تووشی خەڵکاکات ئێمە ئەنفلانزەی ئەم وەرزیە لە چوار بەش پێکاتەوە ئەیوبی هەیە و سی دی هەیە ئەیەکەیە زۆری خەڵک تووشەکە ساڵانە ملیارێک کەس تووشە بێت لەو ملیارەیە 300 بۆ 600 قورسە و ئەبێتە هۆی مردنیش واتە بەردەوام هەیە خەڵکە هەر تووشە بێت لەمەشانە بیەکە زۆر توش ناکاو سیدیەکە بەس بەڵام خەڵکەکە کە تووشە بێت ئایا کە تۆ خەڵکێکی وا زۆر تووشە بێت ئەگەر هەمووی بڕاتە نەخۆشخانە بەشیەوە کات ئەم خەڵک هەمووی وەرگێ ناتوانێت ئەمە فلتەرمان هەیە فلتەرەکە بێت لە ماڵەوە دەست پێ بکە کە کەسەکە تووشە بێت ئەو کەسێکەوە بەرەکەوێت لەگەڵ ئەو ڤایرۆسە ڕۆژێکدا 4 ڕۆژ پێی دیارە بێت مەسەن لەوەی یەکەم ڕۆژ پێی دیار نەبێت کە توش بووە هەستەکەم توش بمە لە یەکەم ڕۆژ جاروای دوم ڕۆژەوە تا 4م ڕۆژ و پێڵەن فترەی حەضانە لە باڵێن ناو جەستەدا ئیشەکە و خەبەرت لێ نییە دوای دووسێ ڕۆژە کە دەستی پێ کرد ئەگەر نیشانەکانی سوک بوون ئەبێت و چی بکەی علاج وەرنەکەی ئەبێ یەکسەر و پێویستی بە لایەن کەمەوە 2 بۆ 3 ڕۆژ ئیسراحەتی هەیە بۆ چکن بێت تااقەت دەکا ئەبێت تۆ زوو ئیسراحەت بکەیت و ئیش نەکەیت تا مەناعەت بەهێز بێت شلەمەنی بخۆیت و ئەو ڤیتامیناتانە بخۆیت و ئەمە لای خۆتە چارەسەرەکەی خەڵکێکەیە قورسە تقریبا لە 120 بۆ 30 زۆر قورسن ئەوانە ئەوە پێویستەکە بچی بکات ئەویش علاج ناخوات ئەنتیبیۆتیک ناخوات تو چکۆ پێویستی بە ئەنتیبیۆتیک ناکات پێویستی بە چی کات پێویستی بە علاجانەیەکەوە لە سەیدەلیە بۆی هەیە سەیدەرانی ئەوەی وا لە سەیدەلی ئیشەکات سەرفیکا وەکو پەنەدۆل و ئەو شتانەیە مەڵتی ڤیتامین پێویست ناکە بە دکتۆر یعنی بە وەسفەکە نییە فەوانەی وا تێکەڵاکەنەوەوانە بەڕاستی ئەوە دژی ڕێنمایەکانە و پێویستیش ناکە بەڵام ئێمە لەم وڵاتێکەوە لێ هاتووە بۆتە سەقافەتێک خەڵکەکە هەر کۆکەیەک هەر هەڵامەتێک سەرکان لێکە بەستێ یان تەنانەت من خەڵکم بینیەوە کان لێ بەستۆ هیچی نییە ئەسوورەت ناو بازار کان لە بۆ یەکێک بێت کەوتی بێت گەشت بێت نەخۆشخانە ترە و سەقافەتی ناو خەڵکەیە وا یەکسەر پەناباتە دەرمانۆشتن دکتۆر زۆر کەس لە وەرزی زستانە زۆر کەم ئاو ئەخواتەوە ینی بەراورد باوەرزەکانی تر وازانن کە پێویستیان پێینە لە بەروی کەشوهەوە فێنکە یاخود کەشوهەوە سادە پێویستیان بۆ نییە کە ئاو بخۆنەوە ئاخۆمە تووشی دیهایدرێشنیانەکە تووشی کێشیانەکە و بە تایبەت کاتێک کە تووشی نەخۆشیە کە بن ڕەنگە پێویستیان بۆ بێتکەوە ئاها ڕێژێکی باشی ئاو بخۆنەوە بۆیکەوە قورگیان وشک نەبێ دەمیان وشک نەبێ ئاخۆمە تاکو چەند گرنگەکە ڕێژێکی باشی ئاو بخۆینەوە ئێمە ئاو خواردنەوە پەیوەست نییە بە وەرزیەکەوە بە سەرماوە گەرماوە بە تایبەتیش لە زستانە کاتی تووشی ئەم پەتایە بێت کەسەکە یەکەم ڕێنمایی بۆ کەسە ئەڵێ ئاو بخۆ بۆ یەکەم شت لە خواردن کەمێ بێتەوە خواردنی کەمێ بێتەوە خواردنیش چییە یان ئاویان خواردنەکەی با بڵین کە خواردنی کەمێ بێتەوە ئەڵێ شلەمەنی بخۆیتر ئەگەر ئاو بێ ئەگەر شەربەت بێ ئەگەر چای بێت بەس شتی گەرم نە یان زۆر شتی ساردیش نە ئاوا مامناوەند و شلێتێنی پێڵم با بڵین ئەبێ زۆر بخواتەوە بەعکسەوە مەسەڵەن لە زستانە تۆ ڕۆژی نیو لەتر ئاو خۆی کاتێک تووشی پەتاکابی ئەبێ لەتر ئاوخوا بۆ ئێمە کاتێک کە توش بوو لە خواردندا بڕا لە هەمان شتە ئاوی لوتی ئەوانەیە ئەوانش سەوا لە فەقدێکە فتۆ ئەوە نییە بڵێ وەڵام زستانە ئاو ناخۆمەوە چون جەسەد پێویستی باوە بە لەگەل هەر با بڵێن وەرزەکە بێت هەشە تووشی داریا بێت یاخۆ تووشی سکچوونە بێ و کاتە هەماشەوە پێویستی بە ڕێژێکی باشی ئاو خواردن ئەوە زۆری تووشی زگچنەوەوانە بێت کەوتمان کە قورسە بێتەوە پەتاکەلی بە تایبەتیش لەوانی کەوا ئێمە ئەبێ بزانین کێن ئەوانەی وا مەترسی لەسەر ژیانیان هەیە
ئێمە لەم دەوڵەتانی کەواتمان پێگەیشتەکان دووە لە نامەکان لە 1990 مردنی مناڵەکان لەم دەوڵەتانەیە کە خواروی 5 ساڵن کە خواروی 5 ساڵن نەخۆشیەکە ئەدا لە بەشی خواری و سیەکانیان یاڵ ئەمراض تەنەفوسیە با بڵێن جزء سفلی با بڵێن بەشەکانی خواری و سیەکانیان ئەمانە مردنی مناڵان لە 1990 لە وڵاتانەیە یانی شکێنەوانی وا مەترسی لەسەر ژیانیان هەیە پیرروپەکەوتەکان یانەوانی وا سەروی 6 ساڵەوتان مناعیان زعیفە یانە کەسانی وا نەخۆشی درێژخایانیان هەیە ڕەبویان هەیە حساسیان هەیە نەخۆشی دڵیان هەیە فەمانە ئەبێ زۆر ئاگاداریان بین چونکە وای لێ دێت ئەداتە کاڵێ نەخۆشدای لە ناوزیکی بە قسەی خۆمان ئەوەیە کە ئەبێتە دایاریە زگچون ئەیگرێت واتە لێرە تو چیت کرد کە کەسەکە لە خواردن کەوتووە شلمنی و ئەوانش لە گیانی ئەڕوا لە ڕێگەی ڕژانەوەیان زگچوونە واتە لە مێ پێویستی بە خواردنی شلێمەنیە بە تایبەتی ئەوەی شەیتر جاروایە ئەگاتە نەخۆشخانە مغدی ئەوشتانی بۆ بەسن چۆیەکە عیلاجەکان سەرەکیەکانی ئەوانی وەکە پەتاکە زۆر قورسە ئەبێ تعویزی ئەو ئینانە بکەیت فلودانە بکەیتەوە. دکتۆر ئەو جۆری ئەو نەخۆشانەی کە بە تایبەتی لە وەرزی زستانە پیا بێت چ ئەگەر بەکتریایی بێت و ئەگەر ڤایرۆسی بێ ئایا کامانن کە لە ڕێگەی دەست لێدان و بەرکەوتنەوە یاخود مەودای نزیکەوە ئەگوێزرێنەوە و ڕەنمایە تەندروستە سەرەتایەکان چین یاخود من چۆن بزانم ئەمان ئەو نیشانەیە کە ئەگوێزرێتەوە بۆی خۆم بپارێزم ئەگەر نەخۆشەکەش خۆپارێزینەکە. ئەو نەخۆشانی کەوا لە وەرزستانە زۆری با بڵێن ئاکتڤە بن و ئەبینی بڵاو بنەوە بە سەرەکیەوە ڤایرەڵەکانە با بڵێن ڤایرۆسەکانە کە وەکو وتمان ئەنفلانزەی ئەم ئەنفلانزە مەوسمیە و کە کۆرۆنەکەیشە کە ئیسە کەم بۆتەوە نەماوە لاواز بۆتەوە تقریبا توانین بڵێ وەکو ئەم ئەنفلانزەی خۆمانە ئەویانە زۆر زوو خێرا بڵاو بێتەوە بۆ چکە لەگەل پژمین و کۆکەی ئەوانەیە لەگەل هەواکەیە بڵاو بێتەوە ڤایرەڵەکە ئەڕوات کە کەسێک مەسەلەن باندەمی نەداوە ناو قەڵەباڵغیە مەجبورەیتر لەگەل خەڵکی تێکەڵ بووە ئەوە زوو ئەگوازرێتەوە لەگەل پاشماوەی نەخۆشەکە ڕژاوەتەوە یان پژمیێتە سەر شتێکە نابێت بەرکەوتی ئەوانە بی ئەوە زۆر جار لە شوێن قەڵەباڵەکان لە نەخۆشخانە کەسێکە ڕات هیچی نییە سێکەی دەسەداتە شتێکەوە یان مناڵ لەگەڵ خۆیە بە یان سەردانی نەخۆشیەکەکە لەوێ هەیە ئەو ژینگەی ناو نەخۆشخانە خۆی جێگای ڤایرۆس و بەکتریاوانەیە کە لەگەڵ خۆی هێنیان شۆن قەڵەباڵەکان یان سێکە لە داوامی تۆ کەسێک توش بووە دەستکی دەرگاکانە ئەوە دەواتانێکەوە بەکاری دێنی ئەوانە ڤایرۆس و یان بەکتریەکان نەخۆشی بەکتریەکان چین کەوا لە وەرزی زستانە زۆری نەختێ زیاتر ئەبینی خەڵتوشەکە وەکو بۆ نمونە تەدەڕوومان هەیە تیبیمان تیبرکلۆس مایکۆبەکتری و تیبرکلۆسس ئەوە بەکتریە تووشی سلەکە ئەو کوجانەکە یاوت سل ئەویش زۆرە بەس ناگاتە ئەوەی با بڵێن ئەو خێرایی کە ڤایرۆسەکە کا زوو بڵاو بێتەوە لە وەرزستانە بەس بەڵام بەردەوام هەیە لە زستانە زۆر زیاتر لەکەوەی لە هاوین بێت چکە پێویستی بە شیداریە و بە ڕتوبەت و ئەوانە هەیە. بەڵێ دکتۆر یەکێکتر لە نیشانەکانی پەتا وەرزەکانەوە یاخود کاتێک کە نەخۆشەکەوین ئەوش تامان لێدێ کەوا پلی گەرمی جەستەمان بەرز دەبێتەوە چۆن خۆمان پارێزین بووی نەگاتە حاڵەتی سیژەر یاخود نەگاتە حاڵەتەوەی کەوا تووشی گەشتکە و سەراع ببین. ئەوە طبعا هەر خۆی ئەم نەخۆشیە یەکەم نیشانەکانی کە کەسەکە هەستی پێکات دوای دووسێ ڕۆژ تایەکێ بێسێک گیانی گەرمە بێت دوای سێ کۆکەیەکی وشکێ بێت ئازاری گیانێ جونگەکانە و ماسوولکەکانە کەیتر ئەزانێتەوە کە توش بووە بۆ ئەمە ئەگەر نەماڵە هەبێت مەسەلەن بکرێت کەسەکە مسەکنێکی بێەوە با بڵێن ئەوانەی وا کە تاداگرێت پەنەدۆلێکە ئەسپرینێکە مەسەلەن پراستۆلێکە بەکاری بێنێ بە تایبەتی بۆ مناڵیش چونکە سیژەر با بڵێن گەشتکە لە مناڵە شتێکی باش نییە و خەتەرە کە مناڵەکە توش بێت لە سەروی 39 جار وایە مناڵەکە توش 39 پلەی گەرمە با بڵێن مناڵەکە لەوە تووشی گەشتکە بکات و لە هەندێک حاڵەتە ئەدا لە مێشکی با بڵێن خانەکانی مێشکی تووشی با بڵێن نەخۆشیە کاتەوە جاروایە بینی مناڵێک کەسێکە تووشی ئاوەقی شتێک بووە ئەڵێ لە مناڵی تایگردی ئەبێ بۆ مناڵ بە تایبەتی کاتێ تایگرێت بە زووترین کات کە ماداتی بۆ بکرێ پەڕۆیەک دێنی پەڕۆیەکی پاک دێنی خاولێکی بچوو دێنی تەڕیەکەی سەری با بڵێن سەری و دەستی و قاچەکانی نابێت پشتی و زگیوانە تەڕ بکەی تا بتوانی بگاتە نەخۆشخانە نەبوو ئەبێت تەحاملی بۆ دابنێ ئەو مناڵە هیچ مەجای تێدانە ئەبێیان شروع بیان تەحاملی بۆ دانرێت تایدا بەزێت چکە نەگاتە ئەو ڕادەی کەسەکە
تووشی سیژەر بێت کەوا چی پێڵێن ئێمە گەشتکەی پێڵێن. دکتۆر وەکو لایەنی پەیوەندیدار بە تەندروستی گشتیەوە تا چەند کارتان لەسەرەوە کردوای خۆت ڕێنمایی بڵاوەکەنەوە بۆ قوتابخانە سەرەتایەکان و مامۆستا سەرەتایەکان چکە ئەگەر گەورە ڕێنمایی بیتێ ئەتوانێت خۆپارێزی بکە بەڵام مناڵ بەهۆی بەرکەوتە زۆرەکەی و یاری و هاوڕێیەتی ئەگەری توشببوونی زۆرترە تا چەند کارتان لەسەر بڵاوکردنەوەی ڕێنمایی کردووە. ئێمە وەکو بەشی تەندروستی گشتی هۆبەیمان هێ با بڵێن ڕێنمایی تەندروستی پێڵن یان هەڵ پرۆمۆشنی پێڵن تعزیز سەحا هەندێک بەرناممان هەیە کە با بڵێ ناو خەڵکەیە چۆن ڕێنمایی بین کە خەڵکە خۆپارێزی بکات لە نەخۆشی چونکە ئەسڵی تەندروستی چییە؟ یەکەم شتەوەی نابێت علاج وەرگری و خۆت پارێزی بۆ بابەتە بەشەکەی من وحدەیەکم پێ با بڵێن ئیشم ناو کۆمەلگایە لە ناو نەخۆشانە عفوان ناو زانکۆکانە ناو قوتابخانەکانە ناو کۆمەلگایە هەڵمەتەکەین هەڵمەتی ئەوەکەین کە مەسەڵەن وەرەقەیەکی پرنت دەکرێت و ئاها دەربارەی ئەم ئامۆژگاری تەندروستیە چۆن خۆی بپارێزێت ئەم نەخۆشیە چییە دایمە بەردەوام ئەو چالێکیمان هەیە ئێستا سێ ڕۆژی تقریبا سێ ڕۆژیکەم هەفتەی داهاتوو لەگەڵ هەندێک کۆمەڵێک گەنجی خۆبەخشە ناوێکی زانکۆکانی کەرکووکە هەڵمەتێکی وشارکردنەوەمان هەیە دەربارەی ئەو خۆپاراستن لە ئەنفلاوەنزا بەرداوامەوەمان هەیە لە ئێزگە و لە تەلەڤیزیۆنە ئەو ئیشاکەین تەنانەت لە فەیسبووکیشە پیجمان هەیە پیجی تەندروستیمان هەیە وەکو فەرمانی تەندروستی کەرکووک وەکو بەشەکەی خۆشمان بەردەوام بە ڤیددیۆیە بە دەنگە و بە پرۆشەری ئاها با بڵێن ڕسال سەحی پێڵێن ئێمە ئەوانە بە هەموو شێوێک ئیشەکەین ناو کۆمەلگایە لەوەی خەڵکە نەبینێت بەس بەڵام ئەوەی تر توانای ئێمە ئەوەنێت لە ڕاگەیان کارە ئەویش ئەتما دەگات سەر ئێوە کۆیسە چۆن میێوانداریە چکە ئەمە مەسئولیەتی هەمومانە بتوانین ئەم کۆمەلگای بەر و کۆمەلگای تەندروست برین. بەڵێ دکتۆر پێم خۆش ئەستەغلالی بکەم کە بەڕستان لێرەن و هەندێک ئامۆژگاری هاوڵاتیان و ئێمەش بکەی سەبارەت بۆی کەوا زۆرمان نازانین کەوا ئێمە ئەلەرجیکین بۆ چ مادەیەک یاخۆ چ دەرمانێک واتە حساسیەمان بەرامبەر چ دەرمانێک هەیە ڕەنگە کە لە ماڵەوە هەومان لەناو سندوقێکا کۆمەڵێک دەرمانمان هەبێت لە نێو سەلاجەکەیە هەبێت هەمومان بەکاری بێنین و نەزانین کەوا حساسیەمان هەیە خۆت کاتێک کە خوانەخواستا چینە نەخۆشخانە کە دکتۆرە کلێمان پرسێت ئەخۆ حساسیت بە چ دەرمانێکێ نەزانین ئەنێمە تاکو چەند کێشەی دروست کردووە بۆمان ڕەنگە تۆ بۆ نمونە حساسیت بە پەنسلین هەبێ و تۆ لەویانە پەنسلینت لێ بدەن یانێمە کۆمەڵێک کێشەی تری هەیە کە بە دوایەوە دروست ئەبێ جا تاکو چەند گرنگە کە ئێمە و شێرمە سەبارەت بەم بابەتە هەبێ ئەوان زۆر گرنگە کە ئێمە خەڵکە بگەینە قەناعەتێک خەڵکە پەنانەبات بۆ دەرماوەرگرتن کاتێک کە بینێ نیشانەکانی زۆر قرس بووە تحملی نەخۆشیەکە ناکە تحملی ئازارەکانی ناکە ئەو جا پەناباتە دەرمان ئەویش لە ڕێی اختصاسەوە نابێت تۆ وەختی خۆی نەخۆش بوویتەوە هەندێک علاج نەماڵ وەرگرتووە و خەزن بۆ بۆتەوە کە سەیدەلیەک یەکسەر پەنای بۆ بەری بۆ هەندێک علاجێ لەگەڵ علاجیکەیە دەرمان لەگەڵ دەرمانێکەیە تەفاعلی شیمیاویە کات تووشی ژەهربوونیەکە ئەیکوژێت ئەنی من دوێنێ نەخۆشێک علاجێکی نەماڵ و تووشی حساسیاتەوە تا ئەم لەحزەی سەر لە نەخۆشخانەیە حساسی بۆ پەیدا کردووە ئێمە کاتێک مەجبور بوون زۆر علاجێکم وەرگرت ئەبێ پێشان بزانم من حساسیەتم وەرگردووە یان یەکێک علاجێکت پێدا تەنانەت لە نەخۆشخانەیش کە دکتۆرەکە بۆتی نووسیوە شتێکمانێ پێڵێن تێستی حساسیە ئەبێ بۆتی بکە بۆ ئێستاکە علاجەکان ئەنتیبایۆتیکەکان زۆر قورس بوون پیاڵە معقد تەرکیبیان زۆر وەکو کلافۆران و سفتراکزۆنە بینین زۆر جار وایە کەسێکە ئەمرێت کە ئەڵێن لێیاندا و مردووە بۆ علاجەکان و گوجاران نییە یەک مادە نییە فبێ پێش ئەوە تێستێ بکە ئەوە ژێر پێست جوزێکی زۆر کەمی لە ئەو مادەیە کە نەژێر پێستەوە ئەبینێت حساسیە بەکاری نایەنێ یانیش کەسەکە ئەگەر لە شوێنێکی دوورە و مەجبور علاج وەرگێ ئەبێت لە تەنیشتی علاجەکانەوە ئەنتی ئەلەرجیکێک یان هایدرۆکۆرتیزۆن ئەلەرمینێکی هەبێت خوانەخواستە کە تووشی ئەوە بوو ئەمە کاتی مەجبوری ئەڵێن بەس بەڵام ئێمە وەکو فەرماگی تەندروستی کەرکووک وەکو وەزارەتی تەندروستی عێراق هیچ ئامۆژگاری ئەوە ناکەین خەڵکەکە هەلە خۆیەوە علاج وەرگێت خۆ پاراستن یەکەم شتمانە ئێستا بۆ ئەم فلانوزی وەرزیە ئەمە هەموو بنکەن تەندروستەکان تقریبەنەوە 2 مانگ لە 8 دەوە هەڵمەتێک مانگ هەڵمەتی کوتان ڤایرۆسەکە هەیە مارکێکی عالەمیشە خەڵک وەریەگرێت خۆم 2 مانگ پێش سەوەرم گردووە لەگەڵ خەڵکە ئەڵسوکەوتەکەمەوانی کە تووشیش بوونەوە هیچ کێشەم نییە ئەبێ یەکەم پشت خۆپاراستن لە ڕێگای ڤاکسین وەرگرتنەوە دووەم پشت
تێکەڵ نەبوون و خەڵک ئەو کەسانی وا توش بوونە خواردنی باش بخوات مەڵتیڤیتامین بخوات گیانی بەهێز بێت کاتێکش تووشە بێت بزانێت ئستراحەت کات خواردنی باش بخوات تا ئەو نەخۆشیە لە کۆڵی بێتەوە کووتنی ئەگەر زۆر قرس بوو نەخۆشێکە کە زانی تحملی نەمات ئەو جا پەناباتە و کەسانی کەوا پسپۆڕ نەبوارەیە نابێ علاج بەی شێ وەرگرێ هەلە خۆیەوە. دکتۆر جا لە گۆڕێنی وەرز بە وەرز و کەش و هەوا ئایا تێکچوونی خەو و خۆراکیش کاریگەری هەیە لەسەر توشبوون بەم نەخۆشیە باوانەی کە بەربڵاوە؟ بەتەکیت ئێمە وەکو بە پێی زانست علمەڵێ بە پێ سەرچاوانەی کەوا هەن ئەڵێ هەر مرۆڤێک ئەبێت لە نێوان 8 بۆ 10 سەعات بخەوێت چونکە ئەمە خەو هەرەوە نییە چاودبوون و قێنی بخەوی سبەینە هەڵسی خەو سێ مستەوای هەیە خەوێکی سەطحی هەیە و خەوێکی دووەم هەیە و خەوی سێم هەیەکەوە ئەوە خەو حسابە ئەبێ خەویش لە شەوە بێت نابێ بە ڕۆژ خەوی ئێستا ئەمە بەداخەوە کۆمەلگا بۆتە کۆمەلگایەکی شەوی بۆ هەمووی لە شەوە بینە ئاکتیڤە تا دەم بەیان سێکە لایف کراوە تا دەم بەیان خەڵک قساکە تا بەیان خەڵک ئیشەکە لە بازاڕەکانە ئەوە ئەمەیان شتێکی تەندروست نییە خۆی هەر سروشتیان ئەبێ کەسەکە بە ڕۆژ ئیشکە بە شەو بخەوێت کە خەو کەم بووە کەسەکە زۆر بێتاقەتە بێت کە تووشی نەخۆشی بێت ئەبینی زۆر جیاواز لەگەڵ لە کێکیکەیە خواردنی تەندروستیش ئەبێ کەسەکان بزان خواردنی تەندروستیە خواردنی تەندروست ئەوەیە کە دوور لە معلبات بکەیت و دوور لەو شتان بکەی وا دروست کراون کە ئەبینی بۆ نمونە بە ئاست ماست یعنی ئەمە بەسەترین شتە ئەو ماستانی لە بازاڕە هەیە ماسی سروشتی نییە ئەمە خۆ بینیمان لە پێش چاومان دایکمان شیرەکەی کۆڵاندووە هامیان هاوێنی پێڵێن تێکەڵی کردووە ئەو جا بۆتە ماست ئێستا بە سناعەکرێت خەلی تێکرێ و دەرمانی تێکرێ ئەمە بۆ نمونە هێنامانەوە جگە لەو خواردنانێکەوە شرینی سناعی بەکاردێننکەوا بۆتە یەکێک لە باڵێن فاکتەرە سەرەکیەکانی کە ئێستا نەخۆشی زۆر بۆتەوە خواردنە خێراکانە کە پێڵەن جەنک فود ئەوە ئێستا کە ئێم بە بۆنی ئەوەی کە خەڵکە لە دەرەوە ئیشەکات و فەرمانبەرە مەجای ئەوەی نییە خواردن دروستکانە ماڵەوە پەناباتە چی ئەم دلیڤەری و ئەو خواردنانیشکەوە سەری عنوان جاروە خۆی نەماڵ بە پەلە دروستەکە ئەمانە هەمووی تەسیرەکان لەوەی کە کەسەکە تووشی نەخۆشیەک دێت وەکە ئەوە نیە کەسێک تەندروستە خواردنی تەندروستە ئێمە بەگشتی خەڵکەمان سەقافەت تەندروستی لاوازە و لەگەڵ لەم زروفەی شاسێکە جاروە ناتوانێت بەرگری نەخۆشەکان بکات. بەڵ دکتۆر لە کۆتایی یار شتێک ما بێت فەرموو. وەڵاهی سپاس تەلەڤیزیۆنەکەتانەکەم بۆم بەرنامە جوانانتان کە بە تایبەتی دەربارەی تەندروستی ئێمە لە فەرمانگەی تەندروستی کەرکووکە زۆر پێویستمان بە ڕاگەیاندنە یارمەتیمان بن بۆ ئەوەی پەیامە تەندروستیەکانمان بگاتە خەڵکی چونکە ئێمە تەنیا خۆمان ئەڵێ بە دەستێک چەپڵە لێ نادرێ ئێمە لەوەیە هەمومان لەوەیە چەند کەسێک بین لە فەرمانگەیە ئەمانوێ پەیامەکانمان بگاتە ملیۆنێ خەڵک ئەمە بە تەنیا خۆمان ناکرێت فەبێ یارمەتیمان بن وەکو تەلەڤیزیۆن وەکو ڕاگەیاندکار تا بتوانین ئێمە کۆمەلگای دروستکەین کۆمەلگایکی تەندروست بتوانین ئەم شاری خۆمان بپارێزین فبۆ ئەمەیشە ئێمە هەر خۆمان ئامادەین لە هەر بوارێکە لەگەڵتانە بین و زۆر سپاستانەکەم و هیوایە تەندروستی بۆ خەڵکی کەرکووک بۆ بەڕێزتان سپاس بۆ تۆ سپاس بۆ دکتۆر نەبیل کاکەیب سپۆری تەندروستی گشتی سپاس بۆ مزانیارێکم بینەرانی خۆ